بەڵام توێژینەوەی ترمان هەیە، ڕێی ترمان هەیە. بۆ نمونە بیردۆزەکەی تر ئەڵێ چی؟ ئەڵێ نەخێر کۆمەڵە توانامان هەیە، ئەکرێت تۆ لەمەیانە باش بێکرێت شکە لە ویتیانە باش. بیردۆزی ترمان هەیە. جۆرەکانی زیرەکی ئێستا لەوە چێ لای تۆ تاوان من بەلام و گرنگە من ئێستا قسەیە بکەم تۆ بیرکەیتەوە نەک وەڵامەکە یەکسەر بەمێ ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەبێت تۆ بیرکەیتەوە بۆی جارێکێکە قسەم کرد بتوانین تەرکیزی لەسەر قسەکە بە دوای مۆزوعەکە بکڕێت. بۆ من ئێستا ئابەم شێوازە شتەکان بۆ تۆ باسەکەم و شتەکان بۆ ناخەمە بەردەست بە وازڵ ئێوە ئیشی دەرسی ئاین دەرکراوە. لێرە بیردۆزی زیرەکیە جۆرا و جۆرەکانی هاوردگارنار ئەڵێ چی؟ ئەڵێ هیوا هەیە لە مۆسیقیا باشە دەنگ ناسینەوەی لەحن و لەحن دەرکردن و ئەمان ئەوە توانایەکە ئەم نەفەرە هەیەتی، بەڵام یەکێکیکە لە توانە جەستەیەکە باشە. بۆ نمونە ئەوێ پەتێک هەڵخا بە درەختێکە ئەوەی زیرەکیە جەستەیەکەی هەیە زۆر بە خێرایی مێشکی ئەمە پرۆسێسەکات و یەکسەر تەنافێک لەو دیۆێنێ و حەیرانەیەکی لێ دروستەکە. ئەوەی کە لە زیرەکە مۆسیقیەکە باشە ئەتوانێت گۆرانێکە وەکو خۆی بۆ بڵێتەوە لەحنێکە بۆ دەرکا خێرا ئامێرێک فێر بێ بەڵام گیرە خوا نازانێت چۆن لەو سەیرانەش ئەو کەتە هەڵخا بۆ درەخت. ئەمە لەوە چێ یەکسەر نمونەش بێتە پێشتاڵە وەڵام فڵان کەس لە توانە جەستەیەکە زۆر باشە ئەیشیشکە. جا بۆ نمونە هیوا هەیە لە بیرکاریە زۆر باش. حساباتی بیرکاری پێ بڵێ یەکسەر پێگا بەڵام وەرە فێری زمانی کە فێر نادێت. بە پێچەوانەشەوە من هاوڕێم هەیە کە لە زمان فێربوونە زۆر باش بوو. برادێرێک هەبوو کە زمانی کۆن پەیوەندی باشم هەبوو لەگەڵیا چونکە ئەو زمانە ئەویش لە کوردستان تازە کوردستانی بەجێشت بوو ساڵانی سەرەتای 2000. ئەم برادەرە 2-3 ساڵ لە پۆلی شەشە لەبەر بیرکاری ئەمایەوە، بەڵام فارسی، عەرەبی، ئینگلیزی زۆر بە باش کێزانێت. ڕۆژێکیان چاتمانە کرد من ئەو کات ئینگلیزیەکەم زۆر خراپ بوو بەڵام هەر شتێک مەزانی بە ئینگلیزی هەندێک چاتمان کرد بە یەکەوە کردی بە فارسی، فارسی باشتر بووم، فارسیم جوابایەوە کردی بە کوردی، تۆزی عەرەبی، دوایی سێرەکەم بە هەورانیشتی بۆ نووسیوە. منی ژوتم ئەرێ مامۆستا فڵان کەس تۆ دایکی هەورانیە بەهۆ کرد وتی وەڵا هیچ کامیان یعنی بەریسیان تەعەجوبم نەکرد کە ئەمە ئەکرێتەوە بڕێ بۆ دەورە فێری نزیبی فێری ئەم نەفەرە بەس لەبەری ماڵیان لە هەڵەبجە بووە خۆ سەدان نەفەر ماڵیان لە هەڵەبجە بوو و دنیا لەناو هەورامی شابوون و ناتوان یەک قسە بە هەورامیش باشە. خەڵکانێکی زۆر لەناو عایلەی هەورامی شاژیان ناتوان یەک دەقە بە هەورامی ئەم کەسە بە هەورامیە نووسێت یعنی مهم بوو بەلامەوە وتی وەڵای من لە دایکم هەورامی و نەباوکم بەس من لەبەری حەزم لە زمانە حەز مهمە بەڵام ئەمە جۆرەکە لە زیرەکی کە ئەم نەفەرە لە زمانە باشە ماوەیەک ڕەفیق و برادر بێک قسەیان کردو لەم لاوە ئەم گوێی لێ بوو شتەکە فێر بوو. یعنی لە زمانێکە ئەم کوڕی کە باسی یەکەم لە زمانێکە ئەم کوڕە ئەیتوانی فیلم تەرجمە بکە ئەیتوانی لەگەڵ ئەو وەفدانی کە هاتن بۆ هەڵەبجە بوو بە متەرجیم باوەڕکەن کەسی نزیک نازانێت. جا قسەکە لەسەرەوەی ئەم برادەرە چۆن فێری نزی بوو؟ بە ڕادیۆ بەڕێزان بە قاموس و ڕادیۆ. طبعا لێرە دووشت بۆ تۆ دەرەکەوێت ئەکرێ ئەم نەفەرە زیرەکێکی دیا بووە بۆ زمان بەڵام وەرن بەڕێزان با من پێتان بڵێم کە ئەم نەفەرە چۆن فێری نزی بوو. وتی 6 مانگ گوێم لە کەناڵی BBC گرتووە تێنەگەشت. ئاخر زۆرە هەموو ڕۆژێ ئەوێ هیچ نەبوو ڕاستیە کرد ساڵی 90ەکان هیچ نەبوو بۆی خۆت فێری نزیکی ئەیوێت من قاموس مێنە کەلیمەم لەبەرە کرد گوێم لە ڕادیۆ BBC گرت ئەو ئانم پێ خۆش بوو یە کەلیمە بوو تا لەو کەلیماتانە بۆیە کە من لەبەرم کردبوو بم ناسیایەتەوە. ئیتر خۆ ئەم ڕادیۆیە شتێک نییە نووسینەکەت بخاتە بەردەست لەم لاشۆ کەلیمەکەت بە تەلەڤیزی غەڵەت فەقیرە لەبەری کردووە لەو ناوەی گوێی گرتووە دوایی بەهۆی ئەم لاوە هەنێ لەو لای ناستیوەتەوە بەهۆی ئەو لاوە هەنێ لەم لای ناستیوەتەوە کە چۆن ئەخوێنرێتەوە بەڵام ئەڵێ 6 مانگ بەردەوام بێتاقەت نەبووم ڕۆژانە چەندین سەعات گوێم لە ڕادیۆ BBC گرت و قاموسمە گر بەدەستمەوە ئەڵێ دوای 6 مانگەکە
نەمەزانی هەواڵەکەم لە ڕادیۆیەکی کوردیا بیست و یا لە BBC بیست. ئێستا بەراوردی کە بە هەر کەسێک ئایا بۆ فێربوونی میزی کابرا ئاڵە من خەریکی میزی بووم فێر نەبووم ئایا وای کردووە؟ ئایا ئەوەندە ئامادەیتیا بە ڕۆژی 4-5 ساعات گوێ لە شتێ بگرێ و لێ تێنەگا و هەر هەوڵ با و اینجا تۆ وەرە مقارنەی کە بەخۆت ئەپلیکیشنی لەبەردەسایە، یوتیوبی لەبەردەسایە، PDF-ەکەیت لەبەردەسایە، قاموسی لەبەردەسایە، هەموو شتێک لەبەردەسایە. ئێستاکە بەس چی ئەوێ؟ حەزێکی ئەوێ، هیمەتێکی ئەوێ، کات تەرخانکردنی ئەوێ. ئێستا فێربوون زۆر زۆر ئاسانە و ئینشاءالله بە خوێندنی کۆرسی یادگا، بە خوێندنی ئەم کۆرسە ئەم شتانە هێندە ئاسانە بن کە ئینشاءالله من ئومێد دەکەم پاش ماوەیەکی کە ئەوانەتان ئینگلیزی نازانن هەمووتان بڵێن کە ئینگلیزیێکی زۆر باش فێر بن. بەڵێ بەرەزان، بیردۆزی زیرەکی گشتی باسم کرد. ڕێژەی زیرەکی چییە؟ IQ. IQ واتە Intelligence Quotient، واتە ڕێژەی زیرەکی، نسبەت الذەکا. ئەم نسبەیە چییە؟ ئەم نسبەیە مەبەستمان quotient کاتێ ژمارەیەک دا بەشی ژمارەیەک کە ڕەتی ژمارەیەکی نەتیجەیە دەرەچێت ئەو نەتیجەی پێوترێت quotient. باشە، واتە نسبەی پاش حەلکردنەکە ئەمە quotient. نسبەت الذەکا یان ڕێژەی زیرەکی Intelligence Quotient ئەمە واتە IQ. ئێمە لەم کۆرسا ئەوە ئەخوێنین IQ ئەو زانایەکێ بوو بۆ یەکەم جار IQ بەکارێنە. ئایا ڕێژەی زیرەکی چۆن ئەپێورێ؟ ئێمە ڕێژەی زیرەکیمان هەیە بەپی موالیدی مرۆڤ، موالیدی لەدایکبوونی خۆت لەگەڵ تەمەنی خۆت لەگەڵ تەمەنی زیرەکیەکەت. ئەم دوانە چۆن حسابەکرێ؟ ئێستا بۆ نمونە مناڵێکەیە تەمەنی 7 ساڵە، ئەم مناڵە بە تێستی IQ دەرەکەوێ خۆی 7 ساڵە ئەی زیرەکیەکەی چەنە؟ ئەگەر زیرەکیەکەی 6 ساڵ بوو یانی بیرکۆڵ، ئەگەر زیرەکیەکەی 9 ساڵ بوو 10 ساڵ بوو یانی ئەمە بلیمەتە. ئەگەر خۆی 6 ساڵە بۆ نمونە خۆی 7 ساڵە زیرەکی تەمەنی زیرەکیەکەشی 7 بوو یانی مناڵێکی ئاساییە، وانە کەواتە ئێمە ئەوە ئەشوێنین چۆن. بەڕێزان لێرەوە من پێم خۆشە گفتوگۆیەک بکەین، جا وەرنەوە ناو گفتوگۆک. کێ حەزەکە ئێمە بۆ کوردستان شتێ بکەین کە تێستێکی IQ دابنین بەڕاستی بتوانین زیرەکی خەڵک بپێوین؟ دەسەڵ بڕێ. کێ حەزەکە دەسەڵ بڕێ؟ کێ حەزەکە توێژینەوەیە بکەین؟ دەستان خۆش بوو. زۆر زۆر باشە. بەڕێزان ئەم کۆرسەی ئێستا ئێوە خوێنن یەکێکە لە کۆرسەکانی دیبلۆمی پەرەپێدانی تواناکانی مێشک و فێربوو. ئەم دیبلۆمە کۆمەڵێک کۆرس ئەخوێنرێت: زیرەکی، کۆرسی یادگا، کۆرسی خێراخوێندنەوە، کۆرسی تایبەت بە فێربوونی کاریگەر، فێربوون لای کەسی خاوەندپێداویستی تایبەت لەگەڵ خوێندکاری سەرکەوتوو. پاشان هاوکات ئەوانەی کە لە دیبلۆمەکەی وەرگێڕان بەشداریان کردووە زانن چی ئەخوێنرێت؟ توێژینەوە و ئامارەخوێن. پاشان گروپی توێژینەوە دروستەکەن. ئەکرێ بەڕێزان ئێمە گروپێکی توێژینەوە دروستکەین بچین توێژینەوە، چکە ئەبێ لە ئەنجامی توێژینەوە تۆ دیاری بکەیت ئەم پرسیارە هی ئەم تەمەنەیە. ئاسانە، زۆر قورس نییە گروپی توێژینەوە هەبێ و بە جددی شکێ توانی. بەڕێزان چۆن ڕێژەی زیرەکی دیاری ئەکرێت؟ کێ فکرەیەکی هەیە لەسەری؟ پێم خۆشە بەشدار بن لەگەڵمان. بەڕای ئێوە ڕێژەی زیرەکی چۆن دیاریەکە؟ کە ئەڵێن IQ چۆن ئەکرێت؟ ڕاستی بێمام ساجان جانی من فەرموو. ئەوەندەی لە گۆگڵی متابعام کردیا زۆر باوەڕشم پێ نییە چەندە، بەڵام زیاتر لە ڕێگای وێنەوە یان لە ڕێگای شکاری نازام چی پێ دەڵێن مەسەر ڕقەم دەدا دەرێ ئەو ڕقەمە چایم سیارەکان زیاتر لۆژی چینە با بڵێن تەقریبی. زۆر ڕاستە.
زۆر ڕاست. کەیتر بەڕێزم مامۆستاگیان من هەنوو مناڵ بە دوواداچوونم کردووە بۆ نمونە ئەڵێ مناڵێک کە ئەتوانێت بەدەستی وێنەیەکی بازنەیەک بکێشێ بۆ نمونە تەمەنی لە 3 ساڵ بەرەو سەرەوەیە تەمەنی ئاستی زیرەکی یان بۆ نمونە کە ئەتوانێت دوای 4 گۆشە کێشیان یعنی بە جوانی کێشیان لا کێشەیان شێوەیەک دروستکە. زۆر ڕاستە زۆر ڕاستە. کەیتر بەڕێزم مامۆستاگیان جانی من فەرموو. مامۆستا وابزانم خێرا زیرەکیاوە یعنی خێرا لە گۆڕی نوێنەکان لە مێشتە یان چەند جات خێراتر بێنە لە مێشکدا بگۆڕی ئەو زیرەک دەستەکانە خۆش بە دەستەکانە خۆش. ئەمن پێم وایە ئەوستاس تەمەن گرینگە و دواتریش ینی خێرایی ئەو کەسە لە وڵامدانەوە پرسیارە ینی ئەو کاتێک کە بۆی دیاریکراوە ئایا زووتر لەو کاتە وەڵام بداتەوە. زۆر ڕاستە. دەوری سەرشی دەدینەوە دوو خاڵەوە بۆ چوری مناف. دەستەکانە خۆش بە. مامۆستاگیان جانی من فەرموو. مامۆستاوەگیان سەلام وەلی سپاس دەکەم. وەڵای من وەکو نونەیەکی حەقیقی ینی تەلەبەیەکە بوو لە ناوەندی بوو من متابعەمە کردیانی ڕۆژێکیان پرسیارشم لێ کرد تەقریبەن ئەمانە ئەیوت زیاتر بە دووبارەکردنەوەی زۆر هەوڵدانی زۆر بە ینی ئەوەی کە خۆت چێژ بینی نەگە بە دووبارەکردنەوەی زۆر زۆر ئیسەیەکێکە لە تەلەبەکانی تۆوە ماشەڵڵا ینی ئەی بەس بە دووبارەکردنەوەی زۆر باشە. بەڕێزان ئێستا پرسیارێ بکەین ئایا ئەم پرۆگرامەی خوێندن هەر کەس تایە سەرکەوتوو بوو نیشانەی ئەوەیە کە ئایکیوەکەی زۆر بەرزە؟ با مناقەشەی بکەین یعنی قسەکەی من لەسەرەوە نییە بڵێم ئەمەیە ئەوەیە حەزەکەم ڕێی خۆتانم پێ بڵێن ئایا کەسێک لە پرۆگرامی خوێندن نمرەیەکی بەرز بەدەستێنێ نیشانەی ئەوەیە ئایکیوی بەرزە و ئەگەر نمرەی خراپی بەدەستێنە نیشانەی ئایکیوی نزمە. دکتۆرە میدیا فەرموو. میدیا خان فەرموو. بەڵێ مەرج نییە نمرەی بەرزی هێنا باشە بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیریکەی بەڕای تۆ زیرەکەکان ئەدای لەناو ئەوانە من کە دەرەجەی باشیان وانە بە شێوەی گشتی. ئایا ئەوانەی کە زۆر زۆر زیرەکەن بەڕای تۆ احتیمالی هەیە لەناو ئەو جەماعەتا بن؟ بلیمەتەکان مامۆستا احتیمالی نییە. دەست خۆش. کەیتر ویستی قسە بکە بڵێ؟ مامۆستا من زۆر کارتۆم وانە. ئافو ئێڤار خان سەوتە بەرزکەیتەوە بەڵێ؟ مامۆستاگیان من زۆر کات پێم وانە زۆر زیرەکەکان بلیمەتەکان لە ئەوانە بن کە پلەکانیان بەرزە. زۆر جار یعنی من ژیاننامەی زۆرێک لە کەسەکانم خوێندۆتەوە تەنانەت یعنی یەکێک بۆ زۆر لە یعنی هەر زۆر نەزانەکان زۆر ئەوەکان بەس پێویستی بە یەکێک بۆ خەبەری کاتەوە بڵێ تۆ ئەزانی تەواو تۆ ئەتوانی ئەوە بکەیت. دەستخۆش. زۆریان دایکیان یان مەسەلەن تەنانەت هەنێکیان ناردراونەتەوە ماڵەوە تەنانەت نەیانتوانیوە خوێندن تەواو بکەن بەڵام دواتر بلیمەتێکیان لێ دەرچووە کە ئێستا ناویشیان لە مێژووە زۆرە هەیەنە. ڕاست زۆر ڕاست. کاک محەممەد سڵاو مامۆستاگیان سەرچەم. بەڕای من زیرەکان جیاوازن بۆ نمونە هەنێک هەیە لەو خوێن نازیرەکەن و هەنێک شێ لەو وەرشا زیرەکەن ینی پێوەرەکەی جیاوازە بۆ هیوا هەیە حەزی لە خوێندن نیە بەڵام کەسێکی بلیمەتە لە وەرشا وهیوا هەیە هیواش هەیە یعنی بۆ نمونە زۆر زیرەک نییە بەڵام بەهۆی ئەوەی کە تااقەتی خوێن و ینی حەزی لە خوێن و ئەم شتانە هەیە دەرەجەی بەرزی هێنا ینی پێوەەر نییە بۆ ئەوەی کە بڵین کە دەرەجەی بەرزی هێنا ئەوە کەسێکی زیرەکە بتوانانی بڵێ کەسێکە زۆر هەوڵەدا. دەست خۆش. کەیتر سازان خان مامۆستا سازان
سلام مامۆستا. سڵاو سەرچاو. مامۆستا بەڕای من ئەندێشەی فراوان کاریگەری هەیە لەسەر زیرەکی، ینی ئەوە وێنە گەورەکە ببینین، ئەوە تەئسیری لەسەر زیرەکی هەیە و کو ئەو شتێکە خەیاڵەکی گەورەت هەبیتن، بەتوانی بە گەورەی شتەکان ببینی و خەیاڵی لەبۆ بکەیت. چونکە ینی ئەوانەی زۆربەی زیرەکن سەرەن لەوانەیە ئەندێشەیان جیاوازترە، شتەکان بەنەو ئەچتی دەبینی، وێنایە چتکە لە بۆ شتەکان دەکەن لەوەی لە بیرت نەچتەوە لۆ ئەوەی کو ئەزبەری بکەیت بەونەوە ئەیە. دەستەکانت خۆش بوو. کاک ئەحمەد. بەڵێ مامۆستا بۆزانم ئەو فکرێم هەموو ئاماژیان پێ کرد. بەڕای من قەت خوێندن نابێتە پێوەرە زیرەکی سکوات و ئەگەر بێت و نمونە کتابێک بدێ دەست کەسێکی لە توانیدا هەیە کە هەمووی لەبەرکە بێوەی هیچ زانایشی لەسەر هەبیت یان تێگەیشتنەشی هەبیت وە کە تاقیکردنەوەی پێەکەی ئەگەری هێنم نەدەرێتش تەواو بەرز بینی کەوا تۆ نابێتە پێوەری زیرەکی. دەستەکانە خۆش بن. کاک عەتا دەست هەڵبڕی بوو فەرموو. مامۆستا بەڕاستەوتم دێ؟ بەڵێ گیان فەرموو. مامۆستایان وەڵای مەسئلەی زیرەکی تەبعەن ئێمە تا ئێستا خۆمان نازانین مەسەلەن وەکو خۆمەڵێ زیرەکی چییە، بەڵام وەکو ئاەتەکەی بەڕاستانیش باسان کرد والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا، يعني زیرەکی نە مەوهیبەیە نە وەرەتی، يعني شتێکە بۆ بمێنێتەوە، تەنها شتێکی ئیکتیسابیە وكل ميسر لما خلق له، شتێکی ئیکتیسابیە. طبعا و کەسێک کە لە مەکتەبایە مەسەلەن کە مەکتەبی باش بڕێت طبعا ئەوە ئیکتیسابی تیا کردووە، ئەو کەسێک کە ئەڵێ لە وێنا زیرەکە ئیکتیسابی وێنەکەی کردووە، ئەینە هەموو ئینسان مۆهیبەکانی تایە حازرە بۆیە بیخاتە ئیش دێگەی، بەڵام ورتری بکەمەوە چۆن ئینسان بتوانێت کە ینی زیرەکی بەرەو پێش بووە لە خولەکانی بەڕاستەوە زۆر استفادەم لێ کردووە و خۆشم زۆر استفادەم لێ کردووە لەوەی کە وێنە دروستکردن، يعني ئەوە ئایکی و ئینسان زۆر بەرەو پێشەوە وێنە بەشی ڕاست و چەپ هەم لۆژیکی بیرکاریەکەی و هەم وێنەکردن ئەو دوانە تێکەڵکە بەڕاستی زیرەکی زۆر زیادەکە، بەڵام وەک ئەو بە شوێکی عام، بەڵام بڵێ کاکە کێ لە چیا زیرەک کێ لە چیا زیرەکەیە لە مەکتەبا زیرەکەیە لە مەکتەبا زیرەک نییە ئیکتیسابی خۆیەتی. ئێستا بۆ نمونە بڵێ من لە درومان هیچ نازانم، هەر حەزشم لێ نییە، بەڵام دوو مانگ بم خەلای کەسێکی درومان شتێکی ڕەنگە باشم لێ دەرچی لە مۆبایل بۆ نازان، يعني ئەوەی قەناعەتم پێیەتی زیرەکی ئیکتیسابیە. دەستەکانە خۆش بن. خۆش بێ بژێت. بەڕێزان ئاماژەیە بکەم بە نازانم ڤیدۆکە لای هەمووتان وازحە تەسویری من؟ بەڵێ مامۆستا زۆر باش، زۆر جوانایی بینی. بژێت. خۆشەویستان، کاتێکە ئێمە باس لە زیرەکیەکەین دوایی کە باسمان لەوە کرد زیرەکیەکە چۆن دیاری ئەکرێ و زانایان لە ئەنجامی توێژینەوەکانیانە ئەڵێن زیرەکی چۆنە و چییە، بۆمان دەرەکەوێت کە ئەم پرۆگرامی خوێندنە وادانراوە لەگەڵ زۆرینا گونجاو بێت، چونکە زیرەکی ئافو من دەنگێکم گوێ لێ نازەم لە مۆبایلەکانی ئێوەیە یان ئەکرێ ببورم یەک دقە چاشیکە. بەڵێ ببورم. دوای باسیەکەین کە ڕێژە زیرەکیەکە چۆن ئەپێورێ. اینجا بەڕێزان بەنسبەت قۆناغی خوێندنەوە ئەو وەڵامانەی ئێوە زۆر دەقیقە، یعنی ئێوە هەستان بە زۆر شت کردووە بە وردی لە پەیوەندی خوێندن و زیرەکی. جا لە ڕوعیلمیەکەیەوە ئەمەیە. طبعا زیرەکی چۆنە؟ ڕێژەی ئەوانی کە زیرەکیان زۆر کەمە، ئەمە بیرکۆڵەکانن، ئەم ئەوانن کە لە تێستی IQ لە 85 کەمتریان هەیە. لە 85 بۆ 115 ئەمە مرۆڤی ئاساییە. دوایی هەموویتان پێ پیشانەیەم چارتەکان ئەبینن کە 85 بۆ 115 کە مرۆڤی ئاساییە و زۆربەی مرۆڤەکانی دنیا لەم جەماعەتن کە زیرەکیەکەیان لەو ئاستایە
پرۆگرامی خوێندن بۆ ئەمانە دانراوە واتە پرۆگرامی خوێندن حسابی ئەوەی نەکردو ئەو بیرکۆڵە ئەوە بێ پەروەردەی تایبەت فریای کەوێت و حسابی ئەوەشی نەکردو ئەم نەفەرە بلیمەتە کەواتە لەگەڵ عامەی خەڵکە خوێندن زۆر گونجاوە لەناو ئەم عامەیە ئەوەی کە زۆر حەزی لێ بێ و زۆر هەوڵباو قەدەری خوا ئایکیۆکەشی تۆزێ بەرەو سەرتر بێ بەڵام حەزی لە خوێندنەکە بێ هەوڵی بۆ بە ئەمە بەدڵنیایی دەرەجەیەکی باشێنێ یەکێ لە کێشەکان ئەوەیە مرۆڤێک کە زۆر بلیمەتە تەحەمولی ئەوە ناکات یعنی تەحەمولی ئەو جۆرە نیزامە ناکات بەڕێزم بۆیە کۆمەڵێ لە بلیمەتەکان لە مەکتەب فاشیل بوو نەک لەبەرەوەی تەمەڵ بوون لەبەر ئەوەی کاتێک کە مامۆستا قسەی بۆ ئەکا ئەم تەحەمل ناکە بە نیو سەعات بۆی باسکە حەزەکە بە 5 دقە زوو پێی بڵێن ئەتوانی تەرکیزکە بەس تۆ دانیشی بە نیو سەعات بۆی باسکەی یەکسەر مێشکی خەیاڵی ئەڕا بۆ شوێنێکی تر کاتر لە زیرەکێتی تەحەمل ناکە ئەمەش هەیە ئێستا نمونەیەکتان بۆ بێنمەوە لە سایکۆلۆجیستێک هات مناڵێکی بیرکۆڵی هێنا کۆمەڵە میکانۆی یا بەدەستیەوە ئەم مناڵە هەر کەسێکمان کۆمەڵە مناڵ بناسین میکانۆیان بێ بەدەستەوە ئەو مناڵەی کە بیرکۆڵە زیرەکەکەی زۆر کەمە مەناعەتی نییە بە 4 دانە 5 دانە میکانۆ یاریەک دروستەکە هەڵی ئەوەشێنێ یاریکەی لێ دروستەکە هەڵی هەرم ئەمەی لێ دروستەکات و هەڵی ئەوەشێنێتەوە تا ئێوارە یاری بم دووسێ هینەوە بەڵام مرۆڤێکی ئاسایی کە دوو جار محاولەی کرزانی شتێکی تری پێ دروست ناکرێ تەحەمولی لەو یاریە نامێنێت چێ بۆ یاریکی مرۆڤێکی بلیمەت هەر لە سەرەداوە زانیوە دووشتی پێ دروستەکرێت هەرو دووشتەی پێ دروستەکات دوایی یەکسەر تاقەتی لێ نامێت کێتە سەر مەسەلەی پرۆگرامی خوێندنی ژوایە تۆ ئەم پرۆگرامە زۆر لە سەروی ئەوەیە تۆ دانیشی ئەم منهەجەی بڵێ وەڵا ئەبێ لە بەریکی هەموو بۆیە ئەم نەفەرە ئەگەر خەونێکی گەورەی نەبوو دەوروبەرەکەی نەزان چۆن ئاراستەیەکەن چۆن هاندانی بۆ دروستەکەن بگورن ئەو مایکانەتان ئەگەر ئازێت کێشن بیکوژێنەوە چکە من زۆر زافریا ناکەم مایکەکانتان بە کاتی خۆیان بکوژێنەوە بەڵێ ئێستا ئەو کەسەی کە زیرەکێکی باشی هەیە و ئاساییە مەیلە و ئاسایی و باشە ئەمانە لە خوێندنە زۆرینەیان نمرەی باشێن ئەوانەی کە زیرەکن بەڵام مەیلە و ئاسایین بەڵام هەیە ئەتر بۆ نمونە لە 1000 نەفەر 200 نەفەر هەن هەر زۆر زیرەکن ئەم 200 نەفەرە تەحەمولی ئەو نیزام و خوێندن و شتە ناکەن ئیلا مەگەر وەکو چۆن ئەوەی لە پەروەردەی تایبەت ئەبێ فریای ئەوە بکەوێت کە بیرکۆڵە وای لێ بکات دەرچێ ئەبێ ئەمیش پەروەردەی تایبەت فریای بکەوێت وای لێ بکات کە بخوێنێت وەخت بەداخەوە ئەم خوێندنە لەگەڵ هەردووکیانە زۆر تەبانیە بۆیە لە وڵاتان پەروەردەی تایبەت دەوری خۆیە بینێ جا نیزامی پەروەردەی تایبەتیش دوو جۆرە جۆرێکیان لە هەندێک وڵاتە ئەڵێن با جیایان بکەینەوە ئەڵێن ناکرێ ئەڵێ با زیرەکەکان بەرین بۆ قوتابخانێ ئەوانشی کە زۆر تەمەڵندیان بین بۆ قوتابخانێ ئامەکەش بخوێنێتەوە لە نظامی هەندێ وڵاتە ئەڵێن ئەمە باش نییە ئەمەی کە زۆر زیرەکە جیایەکەیتەوە دوایی فێری ژیانی کۆمەڵایەتی نابێ ئەمەی کە بیرکۆڵە جیایەکەیتەوە دوایی هەر کێشەی بۆ دروستە بێ بۆیە بە هەمویان بێتەوە بن تۆزێ نظامەکە بکونجێنین پەروەردەکەیان ڕاستدەرچێ ئەمە مهمە ئێستا بۆ نمونە نظامی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە لەسەر ئەم بڕیارەن چونکە هاتن دوو بژاردەیان لە بەردەسا بوو بژاردەیەک ئەوەیە کە جیان بکەیتەوە بەڕاستی حکوومەتی هەرێم ئەگەر زیرێکیشی لە بەردەسا بێن هەن چیان لێ بکە خەڵکەکە ئاسایی بێ باشترە لەوەی کە کۆمەڵێ زەخت لە خۆت بکەی بۆی هەندێک زیرەک و بلیمەت بنێریت بۆ نمونە هەر لە مناڵیە تۆ بینێریتە زان شتی وامان هەرجێ نابێتەوە لە وڵاتی ئێمە بۆیە نەیانتوانی ئەو نیزامە قبولکەن و ئەو نیزامە لە ئەمریکایشی پێکرێت کە تۆ مناڵەکەت زۆر بلیمەتە ئینێرن بۆ مەکتەبی بلیمەتەکە بەڵامی تر ڕاستیەکەی قسە زۆرە لەسەر ئەم جۆرە نیزامە بکرێت ئەگەر
نازانم چه قسەی هەیە لەسەر ئەم مۆزوعی جیاکردنەوەی زیرەک و تەمەڵ و بلیمەت و بیرکۆڵ و چی بکەین لە زیرەکەکان کەس هیچ قسەیەکی نییە بیکە؟ ئوستاز تۆ خۆت کامیانت پێ دروستە زۆر یعنی ئەگەر ئەوەندەی کە تەجروبەت هەیە کامیانت پێ دروستە ئەمە جیا بکرێنەوە بۆ ئەوەی کە بێتاقەت نەبن لەگەڵ عام یاخود ئەوەی کە یعنی تێکەڵ بن و بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوان بڕۆنی تر ئەو ڕێیەی کە ئەوان بە خێرایی دێبڕن لەگەڵ ئەوان بە هێواشی ببڕن. ڕاستیەکەی من دووسێ زانیاری بەم لەسەر مۆزوعەکە وەڕەئی منیش ئەمەیە کە ئەبێ ئێمە بین توێژینەوەیەکی ورد بکەین هەموو دەرەنجامەکان حساب بکەین بەپێی توێژینەوەیەکی زانستی ورد بڕیارەکە بین. من شتەکە باسەکەم لەوەتی ئەگەر بڵێن کاکە توێژینەوەمان ناوێت ڕێی خۆتمان پێ بڵێ ڕێی من وایە کە نظامی خوێندن وا لێ بکرێ بۆ زۆربە بگونجێ بەڵام هەندێک هەند زۆر بیرکۆڵن ئەمانە پێویستە لە کۆمەڵە چالاکی و خوێندن و شتی جیاوازە بتوانی خزمەتێکی تایبەتیان بکەی وە کۆمەڵی خەڵکی ژەن بەڕاستی حیفە ئەمانە زۆر زۆر بلیمەتە ناکرێ هەموو ئەمانە بنێرین بۆ کۆلێژی پزیشکی وەکو لای خۆمان هەیە. یعنی قسێک هەیە زۆر ڕاستە ئەڵێن لە وڵاتی ئێمە ئەوەی کە لە وڵاتانی لای خۆمانە ئەوەی کە زیرەکە ئەینێرن ئەیکەن بە پزیشک کە بەس بیری لای نەخۆشەکان بێ ئەوانەشی کە تەمەڵن و گەندەڵن و هەر خوێندنیان بە قۆبێتەوە کرد و هیچ نین ئەمانە ئەبن بە بڕیاردەری دەوڵەتەکە ئەوانە هەموو حکومەتەکە بۆ من دەڵێن ئەمە ڕاستێکی ئەو کارە ساتەیە بەڵام ئەکرێ ئێستا بۆ من نظامی ئەڵمانیا باسکەم. نظامی ئەڵمانیا طبعا من ئەم نظامی ئەڵمانیاشم پێ سەقەتە چونکە لە چواری سەرەتاییەوە جیانەکەنەوە. چۆن جیانەکەنەوە؟ ئەوانەی کە ئەزانن توانای فێربوونیان زۆر باشە ئەیان نێرن بۆ خوێندنێک پێوترێ گیمنازیۆم. ئەم گیمنازیۆمە وەکو ئیعدادی علمی خۆمان وایە. ئەوانەی کە زۆر وەزعیان خراپە ئەیان نێرن بۆ قوتابخانەیە بۆ ئەوەی زۆر زەختیان لێ نەکەن خوێندنێکی ئاسایی تەواوکەن دوایی بریان نێرن بۆ شوێنێکی وەکو پێڵەن ئاوسبیلدونگ وەکو سەناعی لای خۆمان وایە بەڵام لای خۆمان بەڕاستی ینی سەناعە زۆر بەکەمە گیرێ لە کاتێکا سەناعە زۆر زۆر مهمە. یعنی بەڕاستی حکوومەتی عێراقی بە پلانێکی وەر خوێندنی پیشەیی دانا بەڕاستی ئەگەر ئەو پلانە جێبەجێ بکرایە زۆر خزمەتێکی گەورەی ئەو وڵاتەیە کرد کە هیوا هەیە ئەکرێ زۆر بلیمەت بێ وەستایەکی زۆر زیرەگە بەڵام پێویست ناکاتۆ بینێری بۆ زانکۆ خەریکی توێژینەوە و لەبەرکردن بێ بەڕاست. ئەمانیش بەڵام کێشەکەی ئەڵمانیا چیە لە چواری بداییوەینێت ئەمە بەڕای من زۆر زووە بەڕای من زۆر زووە چونکە ئەکرێت هێشتا عەقلی نەکراوەتەوە. یعنی ئەم نەفەرە لەوەجێ بلیمەتیش بێت تۆ ئەینێری بۆ قوتابخانەیەکی وەکو بۆ خشولا دوایی ئەینێری بۆ شوێنێکی پیشەیی کە بە ئاسانی ناتوانێت بچێتەوە بۆ زانکۆ. خوێندنێکی کەیان هەیە وەسەتە وەکو خوێندنی ئیعدادی لای خۆمان وایە ئەدەبی علمی تێکەڵکەی ئیتر هەموو کەسێ ئەخوێنێت دوایی لە ئەخیرەکە علمی و ئەدەبیەکە جیاکاتەوە بوارێک ئەگەر زۆر زیرەک بوو ئەتوانێت بچێت بۆ زانکۆ زۆر زیرەک نەبوو لە بیرکاری و زمان و مەسەلەن ئینگلیزی و ئەمانە ئەچێ بۆ ئەو بواری کە حەزی لێەکە دوو-سێ ساڵ لە بەردەست خەڵکە ئیشەکە شەهادەیەکی نێ و ئیتر لەو بوارە لە ژیانی خوا ئیشەکە و پێویستی بەوە نییە بڕا کۆلێژ یعنی زانکۆ بخوێنێ وەکوی بڵێ بە کالۆریۆس بەدەست بێن. من ئەم نیزامم لە ڕوویەک و پێ باشە بەڵام نەک لە چواری سەرەتایی بەڕای من لە من زوو یعنی ئەو ساڵانەی کە ئەو کتێبەم نووسیوە ئەمە ڕێی ئەو کاتەمە کە خوێندن خەڵەتە تا نۆ بنەڕەتی بێ 3 ساڵ بمێنێتەوە بۆ ئامادەی قۆناغی نۆ زۆر نەشازە بۆ ئەو گروپە. یعنی تۆ ناکرێت یەکی سەرەتایی و پۆلی نۆ بە یەکۆ ناکرێت بەڵام 1 و 8 تا ڕادێ ئەیان کرێت چونکە هێشتا پۆلی
هەشت بەعام تازە خەریکا گەنە تەمەنی بلوغ نەگەشتون. ئەگەر ئیعدادیەکە 4 ساڵ بووایە و بنەڕەتیەکە 8 ساڵ بووایە بەڕای من ئەو 4 ساڵە زۆر معقولە. ئەگەر کەسێک بڕوە ئەو 4 ساڵە پیشەیەک بخوێنێ پێویست نەکە، یعنی زانکۆ بەڕاستی مەرج نییە زانکۆ خوێندن شانازی بێ. ئێستا یەکێک لە شتە زۆر زۆر گرنگەکان کە بەڕاستی ئێمە ئەوێ ئیشی تیا بکەین ئەویش ئەوەیە هەموو پیشەیە جێگەی باە. یعنی ئێستا لە ئەڵمانیا هیوا هەیە ئیشی ئەوەیە کە خزمەتی ئەو گوڵودار و درەختە ئەکا بەم دەوروبەروی خانوانە هەیە. ئەم نەفرە مرۆڤێکی بەڕێز و بەکەرامەتە، سبەی کچێک ناڵێ من شووی پێ ناکەم لەبەرەوەی کە ئیشی باخەوانە یان خزمەتکاری پاکەرەوەی و چییە. هەموو پیشەیە قەدر و ڕێزی خۆی هەیە. ئەم نەفرە حەزی نەکردو بڕاشت لە بەرکاولێ و قەڵینەوە بکە، نەچوو بۆ سانکۆکەی مشکلێ حەزی لەم ئیشە بۆ ئیسراحەتەوە 8 سەعات ئیشی خۆیەکە و ژیانی خۆی بەڕێیەکە. ئیتر بەڕاستی ئەم طبقاتی کە ئێمە دروستمان کردووە تۆ ببی بە پرۆفیسۆر خەڵک وا بزانێت زۆر مهمی و ئەبێ هەمووی تەحیە و بۆ بکە و تۆ بخەنە سەرسەریان و ئەمی تریش بەکەم سیرکەن. ئەمە کۆمەلگایەکە کە ئێمە کللتورێکی سەقەتمان هەبێ و ڕاستکەینەوە. لە هۆڵندا مناڵ گەورە شەهادەدار بێشەهادە خاوەنی پلەپۆست کەسی ئاسایی طبقاتی تیان نییە و هەموو کەسێک هەست بە ئاسوودەی و مرتاحیەکات. تۆ حەزت لەو ئیشەیە ئەوەی شاکەی. ئەمە شتێک ئەبێ ئەمە کللتورە ڕاستکەینەوە. ئەگەر و کللتورە ڕاستکەینەوە باوەڕکەن خەڵک ئاوا محاوەری زانکۆ ناکات بە زیاوە بڕا زانکۆ بخوێنێ. 4 ساڵ ژیانی خۆش دروست دەکات. مەرج نییە بڕا زانکۆ بخوێنێ. کێ ڕازانکۆ خوێنێ؟ ئەو کەسێک تەحەمل ناکات لە شتەکە تێنەکە. ئەوەی کە تۆزێک ئایکیۆکی باشترە لەوی تر. ئایکیۆکە بەس ئەتوانێت ئەم جۆرە لە پیشە بۆ تۆ دیاری بکە. بەڵام جۆری زیرەکیەکەش لەو لاوە ئەکرێت تۆ زیرەکیەکەی خۆ لە شتێکیان بکاربێنی. ئەمە ڕێی منە. واتە ئێمە ئەبێ یەکەم جار کللتورەکە ڕاستکەینەوە کە مەرج نییە ئەو کەسەی کە بینایەک پاکەکاتەوە بێڕێز بێت و ئەو کەسەی پرۆفیسۆرە بەڕێز بێت. من لە زانکۆی واشۆ یعنی پرۆفیسۆرێک و کارمەندێ هەمووی یەک بەڕێز بوو. یعنی ئەم جۆرە طبقاتە بەداخەوە زۆر کارەسات. جا ئەگەر وا بوو بەڕاستی مەرج نییە ئەو کەسەی وەستای کارەبایە پرۆفیسۆرێک بتوانێت ئیشە بە باشی بکە. با پرۆفیسۆریش بێ لە ئیشی کارەبا. ئەو ئیشی توێژینەوەی و ئیشی دەرزوتنەوەیە بۆ نمونە. لەبەرەوە بەڕێزان ئەم طبقاتە لە ئەسڵ هەر خراپە. ئەگەر ئەم طبقاتە فکریە کللتوریە نەبێت کە خەڵکەکان جیاوازەکە ئەو کاتە ناردنی کەسێ بۆ قوتابخانەیەکی بیرکۆڵەکان و یەکێ بۆ قوتابخانەی بلیمەتەکان کێشە دروست ناکات. کەس بێ ئەم خۆی بەکەم نازان لە چاوە ئاڵە من مرۆڤ مەویش مرۆڤە من نەمتوانین لە مۆزوع بیرکاریە تێبگەم ئەوە توان دقیقەکەم نیشەش کرد. ئەو کاتە وای لێت چه قسەی هەیە لەسەر مۆزوع بابەتێکی زۆر گرنگە. مامۆستا بەڕێز پرسیارێک ئەوەیە مەسەڵەن کێ بڕیاری دا کە ئەم کەسە هەتا تا بیرکۆڵ بێ کە تۆ لە مناڵیەوە جیاکەیتەوە لە پۆلی هەشتۆ جیاکەیتەوە؟ ڕاستیەکەی بەڕێزان ئەوە شتێکە کە ئێمە لە دەرسی ئایندەوە ئەی خوێنین. بەڕێزان ئایکیوی کەسێک کە دیاری ئەکرێن بە احتیمالی زۆر دوای 15 ساڵی تریش طبعا لە ئەڵمانیا ئایکیۆکەیان دیاری ناکەن. خۆگەر ئایکیۆکەیان بە وردی دیاریکەن و کۆمەڵێکی بلیمەت بنێرنە قوتابخانەی بلیمەتەکان من ئەوم پاڕادێکە قبوڵە بەس ئەمان یەکسەر بەپی دەرەجەی مەکتەبیان وەڵا ئەمان لە بیرکاری باش بچی بۆ ئەمە دەرەجەکانێتی یەکسەر ئەیمێر. من ئەوم پێ سەقەتە ئەجینا ئەگەر بەپی ئایکیو بێ ئیمتیحانی ئایکیو چۆنە؟ ئەگەر ئایکیوی کەسێک بۆ نمونە 115 بوو واتە زیرەکە بەڵام هێشتا بلیمەت نییە لە کەسی طبیعیە هێشتا مەسەن 100 و با بڵین 100 هەیە مرۆڤێکی طبیعیە طبیعیە. ئەم نەفەرە بە احتیمالی زۆر 20 ساڵی کەش بڕۆ ئیمتیحانی ئایکیوی بکە هەر لەو دەوروبەرە. ئەمە لێکۆڵینەوەکان وامان پێڵێن کاگاتە لێکۆڵینەوەکان ئەڵێن ئینسانەکان ئاستی زیرەکیان بەبێ ئایکیو زۆر ناڕەحەت فەرقەکە. واتە ئەو کەسانەی لە مناڵیە بلیمەتن لە گەورەییشە هەر بلیمەتن ئەوانەی بیرکۆڵن لە مناڵیە هەر بیرکۆڵن لە گەورەیە. ئیستیسنا هەیە. اینجا ئێستا ئێوە لەوە چێ بڵێن ئەی باشە ئیتر بچی ئیسپادێکیان گەورە بکەن. نا بەڕێزان ئیستیسنا هەیە. ئەو ئیستیسنایە من قەناعەتم بەمە هەیە. تۆ ئەگەر ئیرادە بکەیت و بتەوێت ئەتوانی وەزعەکە بگۆڕی بەڵام کۆمەڵگا خۆی نایگۆڕێت. کاک عەتا
واتە ئێستا من بە تۆ ئەڵێم تکایە بەڕێزان ئێوە وەرن خۆتان فێری ئینگلیزی بکەن چەند خۆشە تۆ 2-3 ساڵێکە ئینگلیزیێکی زۆر باش بزانی من ئومێدم هەیە تۆ بێ ئینگلیزی فێربی بەڵام وەڵا ئومێدم نییە لایە لە کورد فێری ئینگلیزی بێت کەواتە تێستەکە بۆ ئەم ڕاستە چونکە کەم کەس ئێستا کە تۆ هاتووی بەشداریت کردووە دڵنیاتەکەم کەم کەس عەقڵی بەوە ئەشکێ بڵێ با بچم شتێ فێر بم با بچم ئەمەش بزانم با بچم ئەوەش بخوێنمەوە با بچم کەم کەس ئەوەکە و خۆ دەزانی یعنی ئێمە لە کوردستانە 5 ملیۆن نەفەرمان هەیە من چەند ساڵە دەورەی یادگە ئەڵێمەوە هەر 2000 نەفەری یادگەی خوێندووە هەوسا لەسەر قسەی بەڕێزەوە ئێستا لە ماڵەوەت خوشکبرایەکی بچووک خۆمە وتم کاک بۆڕن بەشداریکن خۆم پارەکەیدم بەس لەگەڵ ما بوون ئەوان ناتن بەشداریەکەم کرد یعنی وەکو هیدایەت وایە کاک عەتا وەکو هیدایەت وایە یعنی بەڕاستی بەڕێزان تۆ مادەم هاتووی بەدەم ئەم مەوزوعەوە ئەوە دڵنیابە لە سەروی مرۆڤە تەبیعیەکانەوەی ئەمە جێگی دڵخۆشیە یعنی هەر ئەوەی بێ بەبیرتە ئەرێ زیرەکی چیە ئەرێ بۆ من زیرەک نەبم ئەرێ بۆ باشتر نەبم ئەمە بیرکردنەوەی مرۆڤێک ئایکۆگەی باشە چونکە ئەوەی ئایکۆگەی خراپە هەر یعنی نایە بە عەقڵیە بۆشی باسکەی تاقەتی نیکۆ بگرێت کەواتە قسەکەی من ئەوەیە ئێمە ئەڵێین ئەگەر ئیمتیحانی ئایکیوی زۆربەی مناڵان بکەین لە گەورەی شتانە ئیمتیحانیان بکەینەوە ڕێژەی زیرەکی زۆربیان هەروەکو خۆیەکی زۆر بە بەڵام من ئەڵێم هەندێ ئەگۆڕێن ئەو هەندە بە احتیمالی زۆر ئەکرەیەکی وەکو من بوو بێ لە مەکتەب خراپ بوو بەس ڕۆشتوم لەسەری خوێندومەتەوە تەمرینم کردووە خۆم فێری ئەوە کرد خۆم فێری ئەوە فەرقم کرد یعنی ئێستا توانای فێربوونی من لە چاو مناڵیمە 15-20 بەرابەر زیاتر یخۆ ئەڵێن مناڵی مێشکی سافە من ئێستاکە تەمەنم 40 ساڵ ئەڵێن مناڵی مێشکی سافە وەڵا من ئێستا مێشکم ساڵ ئەڵێن مناڵی باش فێرە بم ئێستا باش فێر من ئەوە بێت هەفتە فێریە بم تەحەداکەم مناڵێ بە 4-5 مانگ فێری نە هەندێ شت هەیە لێکۆڵینەوەکان سەلماندوویانە وایە بەڕێزان ئێستا بۆ نمونە مۆزوعی مناڵەکە لە زۆر ڕۆ لە ڕۆ بایۆلۆژیەکەی ویشکی لە من باشتری شەکە بەس مناڵەکە ئەو هەندەری منی نییە ئەوە من قەدری شتەکە ئەزانم و ئامادەم بە زۆر تەرکیزکەم ئەوەی نییە بەڵام طەبیعیەن خانە دەمارەکانی مێشکی ئەو سەریعتر پەیوەندیەکان دروستەکەن ئەمە حەقیقەتێکە بەڵام ئایا من ئەتوانم منیش سەریع وای لێ بکەم مێشکم سەریعتر ئیشەکە بکە لە کۆرسی یادگەکە زۆر شتم باس کردو لە مۆزوعی خواردن لە مۆزوعی کۆمەڵە تەمرین بە دڵنیایی ئەو شتانە گۆڕانکاریەک دروستەکە و ئینشاءالله ئازیزان ئێمە 8 سەعاتمان بەدەستەوەیە بۆ بیردۆزەکانی زیرەکی بۆ کۆمەڵە مەوزوع بۆ کۆمەڵە تێست بۆ کۆمەڵە مناقەشە ئینشاءالله 8 سەعات زۆرە و بە دڵی خۆمان بابەتەکە ئەگەێنینە ئێوە ئینشاءالله لە دوای ئەم کۆرسە پێم وایە ئەگەر بچی لە قوتابخانەیەک یان لە باخچەیەک بۆ مامۆستاکانیان یا لە هەر شوێنی اختصاسەکەش دوور بێ لە دەرمزانیەوە لە دوای ئەم کۆرسە من دڵنیام زانیاریکی زۆر باشتان پێ بێ ئێوە ئەتوانن خزمەتێکی باش بە بواری پەروەردە و فێرکردن بکەن و یارمەتی خەڵک بن بۆ ئەوەی لە بواری فێربوونە باشتر بێ یان لە مۆزوعی زیرەکی باشتر تێ بکەن خۆشەویستان ئەمڕۆ کاتیوانەکەمان تەواو بووە ئەکرێ بڵین تەنها سەرەتایەک بوو جا ئەگەر هەر کەسێ شتێکی هەیە بیڵێ لە خزمەتیا ئەبین پێشەوەی کە خواحافیزی بکەین مامۆستاگیان بوو بوورە مامۆستاگیان عەفو بەنسبەتی ئەم دەورانەوە ئێستا بۆ نمونە ئەم دەورەیە لە کۆتاییە ئێوە شەهادە بەڵێن ئێم بەبەشدار بکات بۆ نمونە وەکو ئیزافەیەک بێت بۆ سیڤیمان بۆ شێوێ بەڵێ ئێمە ڕاستیەکەی ئێمە ئەگەر بیر لە سوودی مادی بکەینەوە زۆر قازانجوانە نەفەرەکە بڵێ شەهادەم بۆ بکەم چونکە ئێمە پارەیەکی ڕەمزی لەسەر دروستکردنی شەهادە دائەنێ بەڵام ئێمە شەهادەکە ئەین بەڵام بە تێستێکەوە واتە تو ئەم کۆرسەت خوێندووە بە دڵنیایی شەهادەتەوێ تەلەفۆنەکەی ئەڵی من شەهادەمەوێ ئێمەش مەوعیدێکە بۆ دائەنین ئەو نەفەرە
بەس دڵنیادە کە کۆرسەکەت خوێندووە دووسێ مەوزوعە یعنی کە قسەت کرد یەکسەر دیارە تۆن کۆرسەت خوێندووە نەتخوێندووە زۆر جیاوازەوە نییە ئێمە تێستی کەسەکە ئەکەین ئەبێ پارە وەرگرین بۆی پارە بین بەو کاتەی ئەو کەسە کە تێستەکە ئەکاو ئەو کەسەی کە دیزایانی شەهادەکە ئەکاو ئەوانە لەبەرەوەی هەفتانە لەگەڵتایە شەهادەی دیپلۆمەکە هەموو کۆرسەکانی تایە واتە مامۆستا ئەڤین سبەی کە تۆ ئەم دیپلۆمە تەواوەکەی ئەو شەهادەی بۆ دەکەین هەموو کۆرسەکانی ئەو 28 کۆرسەی تایە دەرجەکانتی تایە هەردوو سمستەرەکە وەکو شەهادەی زانکۆ کە تۆ چیت خوێندووە ئیمزای من و دکتۆر عەباس و ئەوانەشی بەسەرەوەیە کە ئێمە شاهیدین تۆ شتانت بە مەزبوطی خوێندووە و مەسەلەن ئەم امتحانانە کراوی ئەم دەرەجانە بەڵام بەنسبەت ئەم کۆرسانەوە کە بە تەنها کەسێ بەشدارە بێ سبەی ڕایگەێنین کێویستی لە فڵان بوارە خوێندوویەتی ئەمەش چیە ئەمەش زۆر ئیسفادەیە بێ بەڕاستی من قەنەعەتم وایە بڵێن هەفتەی ئایندە امتحانە ناچاری بچیتەوە تەماشایەکی ڤیدیۆکان بکەیتەوە ئێمە ئەمانەی کەسەکە شت فێر بێ بەڕاستی ئەکی نەخۆ بۆ ئێمە زۆر ئاسانە بڵێین مەسەلەن 5,000 بنێرە و با شەهادەکە بۆ بکەین بەس نا ئەگەر تێستەکە و کردکە جارێکی کە بڕۆ گوێ بگرێتەوە ئەم جارێ 5 دێ وەرناگرین 2 دێ وەرەگرین وازحە زۆر زۆر باشە خەڵکێکی زۆر هەیە شادێکی زۆریان هەیە بەس شادی سەر کاغەزە بەڕاستی ئێستا دەوراتی زۆر هەیە بەس شادەکان هەمووی کاغەزن یعنی بەبێ عیلم بەڕاستیە سبەی من دڵنیام ئەو کەسەی کە بڕوانامەکە وەرەگرێ زۆر زۆر قەدرێ زانێت چونکە ئێستا بۆ نمونە لە دیپلۆمەکانی ئێمە ئێستا دیپلۆمی پەرەبێدانی تواناکانی مێشک و فێربوون هەموو هەفتەیە ئەرکی بەسەرا ئەدرێت لێ پرسرێتەوە ئیشی بۆ دیاری ئەکرێ لە چالاکی و ئەرکا بەشداری پێ ئەکرێ ئەم نەفەرە کە سبەی ئەڵەی کاکە 6 مانگ لای ئێمە لەم بوارە خوێندوویەتی ئێمە سبەی پێی مرتاحین یعنی دڵنیاین دی لەبەرەوە ئینشاءڵڵا ئێمە شەهادە بۆ هەموو دەورەیەک ئەکەین یعنی هەدەفی ئەوەی کە ئێمە مەسەلەن ستافەکەمان کەسێکی وەکو دکتۆر عەباسی تیا بەڕاستی مۆزوعەکە کۆلیتی زانستیە و من ئەم ئەکادیمیایم کە داناوە بیرم لای ئەوەیە چۆن کۆلیتی زانستی بەرزکەینەوە و ئامادەین لەو قازانجەی ئەیکەین مەسروف بکەین پارەشی بۆ قەرزکەین بس شتێ بکەین بەڕاستی لە ڕووی علمی و ئەکادیمی و شوێنی خۆی بگرێت ئازیزان شتێکە پێویستە ئێستا قسەی لەسەرکەین ئەوەیە ئایا سەعات 8 کێ ئەڵێ زووە دەست هەڵبڕێ کێ ئەڵێ سەعات 8 زووە باشە بەڕێزان ئێمە ئێستا سەعات چەند بۆ چەند زۆر گونجاوە منڵم کاتێکی خۆی زۆر باشە بەنسبەت منەوە خۆشەویستان بەنسبەت منەوە لای من هێشتا نزیکەی چارێکێکی تر باڵمی ئێوارە ئەیە بەڵام خۆ لای منیش درەنگە لای من سەعات 9 دەدا 9 دەدا بەڵام لای من وەزعەکە زۆر جیاوازە بەنسبەت ئێوەوە چۆن باوا بێت ئەگەر بەڵێ مامۆستا عەسران نیۆڕۆن مەجال نییە وەڵاهی کاک عەتاجان کاک عەتا ئێستا من و تۆ هیچ کامان لە کوردستان نین بەڵام ئەبێ وەسعی ئەوان حسێب بکەین کە زۆرینیان لە کوردستانن من وەکو خۆم هەر کاتێ دیاریکان سەعات 2 شەو بێ لای من ئاساییە بەیانەکەی بێ بەخوا چکە زۆر کاتم ئەڕوا ئەم کاتانە زۆر بۆ من گونجاو نییە بەڵام مەجبورم بەپێی کاتی کوردستان بێت من بۆیە وتم لەبەرەوەی پێشەوەی بێمە ناو ئەم میتینەوە پێیان وتم 8 تۆزێ زووە چونکە 7 و 10 دەقەڵان هێوارەیە لە کوردستان وەڵا بەتاکی دێژی شاشتەکەمانە ڕوا بەڵام بۆ ئەوتم لە شەوانە هەرچی لۆ دێ لە شەوانەوەتە ماشەڵڵا دەمەدەخیان باسی خواردن بەڕێزان ئەکرێ کاتێکی کە بێ و شەو نەبێ شەو بێ باشترە کەسێ بەمان ئیشمان هەیە بەڕۆژ چتە 8 بۆ 2 زۆر باشە بێ 8 زۆر چاکە دەونی درەنگ نییە بەڕێزان دەونی درەنگ نییە وڵای عەفو دەونی و بۆ هەنێکمان درەنگەوێ ئیسان تا ئێوارە
چۆنە لەو بەینا ڕێکەوین 8 چارەک دەست پێ بکەین بۆ 2 چارەک يعني 15 دقيقة بۆ 15 دقيقة ئیترەوە نە 8 نە 8 و نیو کاتەکە 2 ساعت هەمووشە بەڵێ هەموو جارێک کە مەوعید دانین 2 ساعت ناکرێت بکرێت 1 ساعت ماوەکە درێژ بکرێتەوە باشتر نابی ئەگەر کات هەبی واللهی بەنسبەت منەوە ناڵێم من پێم اعتیادیە بەڕای میش وە باشترە ئەگەر نزانم جەماعەت شرای لەسەر هەبی بکرێت 1 ساعت و ئەویت کرد تەوزیع سە داهاتوو بکردن ئەفتەش کەش بەردەوام بی بەس ئەکرێ کاک ئەحمەد ئەکرێ هەفتەی 1 جار بێ و ئەو جارە 2 ساعت بێت پێم وایە ئەوە هەمووتان بۆتان نەکرێت وڵای ئوستاز ئەوە باش ئێمە ئەوانەی کە لە ئینگلیزیەکە بەشداری ما کردو تۆزە کێشەمان بۆ دروست ئێستاوە دەرسی ڕێزمانمان هەیە ئاوا 1 جار بێ باشترە تر وەختێکی وا دابنی زۆر باشە کەواتە بەڕێزان لە ماوەی 4 هەفتەی ئایندا کۆرسەکە تەواوەکەین ئەمڕۆ سێشەممە بوو سێشەممە کەواتە هەموو سێشەممەیەک سەعات 8 و 15 دقە بۆ 2 و 15 دقە ڕێکەوتین ئینشاءالله تا سێشەممەی ئایندە بەڕێزان خۆتان ئەتوانن هەر شتێکتان بینی لەسەر زیرەکی بیخوێننەوە پێم خۆشە مداخەلە بکەن قسە بکەن چونکە من ڕاستێکی ویستم هەر خۆم 8 سەعات دابنێم بەڵام وتم با 10 سەعات بێ مرتاح بین گفتوگۆەکەین یەکتر ناسینی تایە لەبەرەوە بابەتەکە ئەمتوانی بڵم بە 6 سەعاتیش بەڵام من بۆیە 10 سەعاتم دانا بۆی زیاتر بێکەوە بین ئێوەش ڕێیتان حەزەکە ڕێی خۆتان بڵێن ئیسفادەی زیاتر بکەن کەواتە ئینشاءالله هەفتانە سێشەممان 8 و 15 دقە بۆ 2 و 15 دقە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم تا هەفتەی ئایندە خواتان لەگەڵ لەگەڵ زۆر سپاس بژیت خواتان سلام جەماعەت ڕێز بێ خۆش بیەخۆ مامۆستا جانێک پرسیارم هەبوو جانی من فەرموو مامۆستا لە دیپلۆمی فەرە پێدانەکە چۆنە NLP تێدانە ڕاستیەکەی ئێمە بۆ NLP من وان بە باشزانی کە NLP لەو قاڵبەی کە ئەوترێتەوە لەو قاڵبە دەری بێنم وەکو عیلم بیڵێمەوە چۆن بۆ نمونە نەفەرێ دەورەیەکە بۆ ئەکاتەوە ئەڵێ فێری ئینگلیزی دەکەم لێڤڵێکە بۆیە نییە کتێبێکی دیاریکرا و پێڵێ بەڵام ئەگەر عیلمی پێ بڵێ وەکو چۆن ئەوسا نظامی حوجرە مامۆستاکە هاتووە وازی لە تۆ نەیەناوە تا بووی بە عالم لە نەحوە هاتووە لە عواملی بەسیط عواملی جورجانی لەوانەوە دەستی پێ کردووە هەتا ئەلفی ابن مالیکی پێ لەبەر کردووە واتە هاتووە هەموو شتێکی لەسەر نەحو بێوتووە من NLPەکەم وا بە باشزانی وتم نەچم بیکەمە کۆرسێکی بچووک و شتانێکی تا وەکو کۆرسە عەرەبیەکان چونکە من کۆرسە عەرەبیەکانم هیچ بەدڵ نییە لەسەر NLP من ئەمەوێ ئەسڵی عیلمەکە بڵێمەوە لەبەرەوە وان بە باشزانی سەربەخۆ بێ و ئەویش هەفتەی 1 جار بێ بەردەوامە بین شت ناپەڕێنین ئەساسیاتێکی باش وەرەگری بەڵام لە کۆتایی گەشتینە 2 مانگی تر ئەزانی کە 2-3 کۆرست خوێندووە کۆرسێکە خوێندووە لەسەر چارەسەری ترس کۆرسێکی خوێندووە لەسەر NLP و مێژوەکەی کۆرسێکی خوێندووە لەسەر نظامی سەرکەوتنی مرۆڤ لە ژیانە کۆرسێکی خوێندووە لەسەر یعنی لە کۆتاییە کە مۆنتاژی ئەکەینەوە ئەبێ بە کۆرس بەڵێ دەست خۆش لە بۆ ژۆم گۆچ کە دیپلۆمەکەشی دۆڵەمەندتر دەکرێت پێش بکەیمان گۆتم ناو دیپلۆمەکەی ئینشاءالله کە NLPەکەم وتەوە ئەم 1-2 مانگە یەکێک لەو گۆسانی کە لەناو ئێڵێنپیەکە هەیە کە زانیم زۆر گونجاو بۆ ئەوێ ئەتوانم کۆرسێکیان تەرتیب بکەم کە لەوێ یەکسەر داخڵ بێت زۆر باشە دەستەکان خۆش بژیت سەلامەت بەرەزان خۆشحاڵ بووم خۆتان لەگەڵ